کۆمەڵی ئەکتەری درامای کۆشکی هەنار کە چاوەڕوان بن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەسەر شاشی کوردستان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست پەخشەکرێ. ئێمەش لەم ڕۆیە لەگەڵ ئەم میوزیک و گۆرانی خۆشانەیە چەند ئەکتەرێکمان بانگێشتی ئێرە کردووە کە کۆمەڵە گفتوگۆی جیاواز، کۆمەڵی قسەی خۆش و هەروەها کاتی کارکردنیان و لەگەڵ یەکترا بێگومان خۆشی و ناخۆشی لە کاتی ئیشکردنا ڕوئەیە. ئەمانە کۆمەڵی چیرۆکی جیاوازن کە لەناو کارکردنی درامایە ڕوئەت. ئێمەش ئێستا دوو ئەکتەری زۆر خۆشەویست لامانن، ئەوانیش کاکەکان کەریم وەکو ئەکتەر و خاتو شێبا، ئیسماعیل ئەوش وەکو ئەکتەر کە بڵێم نازەم هاوڕێکانم زۆر زۆر بەخێر بێن. سڵاتان لێ بێ، بەینتان باش، جەژنی نەورۆزیشتان پیرۆز بێ. زۆر زۆر بەخێر. کاکەوان با لە تۆ دەست پێ بکەم، حەزەکەم پیرۆزبایی خۆت بکەی نەورۆز، اینجا دوای دەستەکەین بە قسەی خۆش. سپاس. پیرۆزبایی جەژنی نەورۆز لە ئێوە لە کورساتی خۆشەویست لە هەموو سێری کوردستان لە هەر چوار پارتی کوردستان. هیوادارم ساڵێکی تازەی نوێی کوردی ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ و پڕبرایەتی و ئاشتەوایی و تەبایی بێ. ئیشەڵڵا بەو شێوەیە بێجا شێباخانیش با بچینە لای و میێوانی لەگەڵ نەورۆزە چۆنە دوێنێ چووی لە کاتی ئاگرکردنەوەکەیە لە شوێنەکانە بوویت، چون هەندێک شوێن لە سلێمانی هەر دیاری کرابوو بەوەی کە ئەمە ڕاستم و باڵێن نەریتەکانی تیا ئەنجام بدرێت. حەز ئەەکەی بە نەریتی وە بەشدار بوویت؟ سەرەتا زۆر سپاس بۆ کورساتی هەمیشە جوان و هەمیشە سۆز. زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوەش و جەژنی نەورۆز لە هەموو لایەکتان پیرۆز بێ. زۆر سپاس. یعنی پرسیارەکەت پڕ بەدڵی منە تاکە جەژنە بە جەژنی خۆمی بزانم جەژنی نەورۆزە لەبەرەوەی جەژنی کورد و کوردستان و ئیشەڵڵا هەموو کاتێک لە کوردستانی خۆشەویست لە ئاوەدانی و لە گەشە سەندنا بێ و بە یەکگرتووی. طبعاً زۆر زۆر حەزم لێیە لە هەر لە پێشووترۆ خۆمی بۆ حازرەکەم هەتاکو ئەخی ڕۆژ کە تاواشێ پێم ناخۆشە هەموو ئەمان هەمووی. باشە جۆمان هاوڕێیان چەند جارانیان و چەند تاەتانە ئێستا تا بەکار نانی بۆمان نییە تا بەکار میوزیکەکانە ژەلی شتێکی پێ و تێ بوو گۆرانی ناڵێ؟ ناناوتم پێم خۆش بۆ گۆرانیم لە دراماکە بووتە بووتە تەعاان بۆ من وانە؟ ئەی ئاخرین بوو ڕۆڵەکەوا بوو. زۆر باشە. کاوانجان بەشداری کردنت لەگەڵەوەی کە ئەزمونێک تێ و پێکیشۆ کارمان هەیە کە باسیشمان کە برام بوو لە کارێکە. ڕازی بووی لە ڕۆڵەکەتانە برایەکی باش بوو؟ لە خۆش مەگەی لێ خۆشحاڵ بووم چونکەوە یەکەم شت ڕەفیق بووین، ئەمە دوایەوە براش بووین. ڕۆڵەکەش زۆر جوان بوو بەیەکەوە وابزان مەردووکمان بووینە ناو حاڵەتەکەەوە ماسەکەەوە. بەشداریکردنە لە درامای کۆشکی هەنارە وەکوی کە ئیشەکانی کەت کردووە، ئەم کارکتەرە جیاوازە وەک لە ئیشەکانی کەت ئەوەی کە خۆتیە ڕۆڵ بینیوە؟ بەڵێ ئەمە زۆر جیاوازە. ئەمە من ڕۆڵی ئارامە بینم، کوڕێکە ناوی ئارامێکی کوڕیەکێک لە خێزانەکانی ناو بڵێن ناو دراماکەیە هەر پەیوەندیمان هەیە بە کۆشکەکەەوە. ئێمەش ئەم کوڕێکی عاشقە باشە لەگەڵ بۆ یەویست گۆرانیەکەش بڵێیت بۆ من گۆرانەکە لەگەڵ ئیشەکان گونجا کوڕێکی عاشقە بەڵام تۆزێ دەردەسەریە بینێ هەتاکو لە مەسافی عاشقەکەیا و پێمان مەڵە پی ناڵم چییە بێ ئیتر بۆی کە بینەر خۆی شتەکان بینێ شێبا لێ هاو زۆر هەر لە خۆی هات یعنی جیاواز بوو لەگەڵ ڕۆڵەکانی تر تۆ زانی ئەو ئیشانەی تر پێشتر بینەریش بینیوێتی ئەمە زۆر جیاوازترە چکە ئەو کاراکتەرە کەم ئەو حاڵەتم بەخۆم دایم بەشداریکردن لە کارێکە ئەو کارکتەرێکە وەریەگری ئەگەر لەگەڵی مرتاح بیت و لەگەڵ یا بژی پێگومان نازانی چۆن کاتەگەر لێ ڕۆیانی نازای چۆن ئیشەکە و بە جوانی ڕۆ. ئێمە یەک شت هەبوو ئێمە بیدایەت من خاتو شێبە بەهۆی ئەم ئیشەوە ناسیم ڕاستێکی پێشترم زانی ینی ناسیم مەبەستم ئەوەیە ببین بە هاوڕێ پێشتر ئیشەکانی هیچ بەشداریمان نەکردوە بێتەوە هیچ ئیشەمانەوە بێتەوە. بەڵام من یەکەم جار کە بینیم قسەمان کرد وتم وەڵا حتا لەگەڵ دەریێنەریش بەڕێزکاک جەمیل قسەمان کردوتم وەڵاهی پێویستە ینی ئەوەنەی حیوارەکان ئەڵێ نوێن تۆزی قسە بکەین بۆی کە یەکتر زیاتر بناسیین فعلەن وا بوو ئەوە بوو ینی وەکو دوو هاوڕێ دوو خوشکوبرای یەک تەعاملمان کرد. بەڵام هیوادارم حاڵەتەکەی ناو دراماکە وەکو خۆی بەرجەسەمان کردبێ. یعنی مەبەستەکەم دەوا بوو ئێمە چەند ڕۆژە بێکەوە لە سەر سێت قسەمانە کرد بێکەوە و باسی
دیوی ئەو دویانی دراماکەمانە کرد باسی ژیانی تایبەتیمانە کرد بۆی کە تۆزێ تێکەڵاکەمان زیاتر بێت. ئێستا کاکاوان باسی کرد وتی کە ئێوە پێشتر بەیەکەوە ئیشتان نەبووە بەریەک نەکەوتون. کاتی شێبەخان ئەزمونێکی لەم جۆرە ڕوبەڕووی ئەبنەوە کەسەکەت نەناسیوە بەری نەکەوتون نازانی تەبیعەت و سروشتی چۆنە شێوەی کارکردنی چۆنە بەڵام لە درامایەکە بەریەکتر ئەکەون و ئەبێ بەیەکەوە دیالۆگ ڕەد و بەدەڵ بکەن و لە ڕاستیە ئێوە بەیەکەوە ئەو ڕۆڵە بگێڕن. لا دوایە کە ئەم ئەزمونە تا چەند پێویستی بەوە هەیە تۆ لەگەڵ ئەو کەسەیە پێش ئەوەی کە تەسویری دیمەنەکان بکرێت دابنیشن هەرەوەی کە کاکاوان باسی کرد ئاشنابوونێک دروست بێت تەبیعەتی یەک بناسن قسە بکرێت لەسەر بابەتەکە مشتومڕێک دروست بکەن لە نێوانی خۆیانە. زۆر ڕاستە ئەوە یەکتوانم بڵێم نقطەیەکی بنیاتنەری کەساتێکەیە کاتێکە دەورەکەی خۆی وەرەگرێ چونکە باشترێکە تۆ ئەگەر هەم نامرتاح ئەبیت بە شتێک لە خۆتۆ نازانی چۆن تەعاملی لەگەڵا بکەی اینجا کارکتەرێک کە لەگەڵ تابێ و حیوارتان هەبێ و هەست هەبێت بۆی ئەگەر دەورێکی وەکو دەوری ئێمەش بێ کە دەورێکی زۆر جوانە خۆشەویستێکی زۆر جوانە بەڵێ ئیتر بەڕاستی کاکاوانیش زۆر ملاحەزەی ئەیە شتەکان نەجێ خۆیان بوو کارکردن لەگەڵی ئاسوودەت ئەکا زۆر بڵێ ئەوەی کە لە بەرامبەرما خەریکم ڕۆڵەکەی ئەگێڕم ئیشکردن لەگەڵی زۆر مرتاح خۆی دانیشتووە بزەبێت من 12 ساڵە ئیشم نەکردووە وەستاوم بۆ ئەوەی کە وابزانم کاکسەر کۆزار لێرە ناژیم لە دەرەوە بەڵام قورس بوو بۆ من هەم ئەجواکە ڕابێمەوە هەم ئەو کەسی کە بەرکەوتنیشم هەیە لەگەڵ یا ئەبێ کێبێ منیش وەکو خۆی پێشتر ئیشەکانیم بینی بوو ڕاستیەکەی ئەم ناسی دوور و نزیک ئاوا لە تەلەڤیزیۆنەوە بینی بووم بەڵام کە کەوتینە واقعەکەەوە سڵاومان بەیەکەوە کرد و زانیمان ئەتوانین بەیەکەوە گفتوگۆ بکەین وتمان ئەتوانین بەیەکشەوە ئەم ڕۆڵە ببینین ینی ئەوە زۆر نقطەیەکی گرنگە هەر بە سڵاو دەسفێک لەگەڵە دوای تەژور قسەی خۆشی پێ بکەن بڕۆ یارە قسەی خۆش زۆر بۆ کردووە بمبورە قسەکەم بە جەنابە بڕی لەو ژوورە بوو مەیکەپیانە کرد کە من چووم لێوە بینیم وتم تۆیت یەکسەر زانی نازانم چۆن زانی جاری و کوا پەریەکە کوا پەریەکە بووە گەڕای ئەوە چماتە حاڵەتەکە هەر لەوێ ڕۆڵەکە وەرگرتووە هەر کە ڕۆشتمە فەرعی ئەو دویانی مەسەلەن ئاواهی بووم ئاڵێ هەستم جوڵە یەکسەر وتم تۆیت زۆر باشە لە درێژایی کارکردنتانە لەم درامایە چ شتێکی زۆر خۆشەوە بۆمان باسکە نەک باسی دراماکە شتێکی خۆش ڕووی یابێ لە پشت کامێرە یاخو جاری وایە مەشەدەکە نایە بەدەستەوە وەڵای شتی خۆش ڕووی ئەیە بەس ڕاستەکەی ئێستا زۆر لە بیرمانیە چی بەڵام شتێکە بوو ناخۆش بوو خۆشیش بوو چی بوو؟ هەرچەند منە چوومە سەرسێت بۆ تەسویر یەک کێشەمان هەبوو لە خەتای کەس نەبوو خەتای لۆکیشنەکەوا بوو سێ مۆلی دەدرا و سێمان بوو کە پێویستمان بۆ بوو بێدەنگ بێ ینی مۆلیدەکان بکوژێنێتەوە نەژەکە مۆلی دەوانە بکوژێتەوە هی گەڕک بوو چی و تێل و چی وچی هەر من نەگەشتماوێ ئەو مەشەدی مۆلی دەکەێت ئەی هەبوو لە کاتی تەسویرکردن بۆ نمونە میوە ئەوانە فرۆشە ئەوانە لە پڕادەنگیان بەرز بێتەوە خەیاڵ تەماتەوە ئەوانە بفرۆشن ئەوە باش بوو بۆ ئەوە تۆزێ کەمتر ئەوەمان هەبوو بەس پێما بێ ڕۆژێک لۆکیشنێک لە ماڵێک هابوو زەلامێک هاوارێ کرد بەم کە بەرە پەتاتە و تەماتە ئەوانەی ئەفرۆش بەس نازان بۆ سێجاری پەتاتە تەماتە پەتاتە نازان بۆ ناناوتێکی ساڵحی نیە دیارە ئەو حاڵەتەمان توش بوو ئەوی مۆلیدەکەش حتا من گروپێکمانە بوو کە مەسەلەن دایانە بەزان مەسەلەن کاتی تەسویر و هەندێش تێبینیانەیە ئیتر منیش ڕۆژێ وتم نازانم خات و شێبە ئەگەر بیری بێ وتم کاکە من مەشەدی مۆلی دەکەم بەیانیە بۆ زۆر پێکەنی تر ناوان نابوو مەشەدی مۆلی دەکە گوناحیش بووەڵا باشە شێبە لە دوای ئەو چەند ساڵە کارە نەکردووە ئەم جارە هاتوێت تۆ یەکسەر بەم کارە دەستی پێ کردووە بەرکەوتن لەو دایمە لە کارێکا دوو کەس لەوانەیان چەند کەسێ بەیەکەوە پەیوەندیان زۆر بێت کارێکی شەک مەشەدەکانیان بەیەکەوە بێت لەگەڵ کاوانە لەگەڵەوەی کە بۆ منە کۆمەڵێک مەشەتان هەبوو بەیەکەوە ئیسی جاابێکردنتان ینی پەیوەندی دروستکردنی کە هەیە زۆر جار ڵێمە دەقەکە نییە ینی خۆمان کۆمەڵەش دروستەکەین بۆی بزانین کە ئایا لە دواییە ڕۆڵی و کارکتەرە بەردەسەمان کرد و گریانومانە ئەمەتان کردو لە بینی خۆتانە واللهی هەوڵمانیاوە شتێکی وا بکەین ینی کردوشمانە بەڵام زیاتر گەڕاوینەتەوە بۆ لای
کاکجەمیل لێشار پرسێکیشمان پێ کردووە هەمی زانی تا چەندەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ کاکجەمیل وەکو مخریجێکی زۆر بەتوانە زۆر حڕیاتیا بوو بە ئێمە کە بتوانین ئەو قەرارانە بین بەڕاستی طبعاً ئەگەر ئەو نەبووە ئەمەش نەمانەتوانی ئەوانە بکەین کاکاوان ئەوەی کە ئەکتەر لەگەڵ ئەوەی کە ڕۆڵەکان ئەگەڕێ ئەبێ تێکەڵ بە و کەسایەتە بێ بەڵام وەکو خۆی سروش شتێکی خۆگونجێنەری هەبێت دەمە تا چەند بەڕاستی واکات ئیشکردن بۆ تیمەکە ئاسانتر بێت وەکو ئەزمموی خۆت پێشەوەی بێمە سەر ئەو وەڵامە وەڵام من ویستم شتێ بڵێم زۆر سواز بۆ کورساز سواسیش بۆ ناوەندی هونەری زەنیە بەڕاستی زۆر ماندوو بوون ستافێکی زۆر جوانیان لەگەڵا بوو دەرهێنەر و هاوڕیانی کە ئیشیانە کرد بەڕاستی ماندوو بوون چونکە ئێمە وەکو وەکتەر هەموو ڕۆژێ لەوێ نەبووین ینی ئەو کاتی تەسویرمانە چین بەڵام ئەوان بە بەردەوامی لێ بوون بە بەردەوامی ینی هەندێک جار ئێمە سی شەو ڕۆشتوینێتەوە اینجا ئەوان دوای ئەوەش ئیشی تریان هەبوو ینی تا خۆشیان گۆگرانی علە لەکسەر چوار گەشتونەتەوە ماڵۆ زۆر جار بەڕاستی ماندووبوونێکی زۆریان پێوە دیار بوو بەڕاستی ئیشێکی زۆر زۆر جوانیانە کرد و ناوەندی هونەری زەنێر من زۆر سوپاسێکم کە هەموو لە هەموو شارەکان ئەکتەری بان کرد هەموو ئەکتەرەکان بەسەرکاتەوە ئەو هونەرمەندانە هەمووی بەسەرکاتەوانێ دەستخۆشیان لێکم تایبەت بۆش خۆ گونجاندن هەموو مرۆڤێک نەک لە ناوەندی هونەریە بێ لە هەج وەسەتێکی ترا با بڵێن خۆ گونجاندن زۆر گرنگە تۆ لە دائیرەیەکی شائیشکەی کە خۆ نەگونجێنی لەگەڵ خەڵکەکە ئەو بیئەیەکی جوان بۆ خۆ دروست نەکەی وانەکەی خەڵکەکە خۆشی بوێی ناتوانانی ئیشکەی هەموو کەس دەتوانێت بە لە حەزا دەتوانێت وا لە خۆی کا ناشرین بێ لە ناو خەڵکە خەڵک حەز لە ئیشکردن نەکا لەگەڵا بەڵام ئەوەی تر زەحمەتەکە تۆ بتوانی خۆ بگونجێنی بتوانی وا لە خۆکەی خۆشەویست بی خەڵک بتوانێت ئیشی لەگەڵا کە ئاسانکاریە بۆ ئەو خەڵکە چونکە کەیتە ناو مەجالەکە و ئیشەکەکەی ئیترێڵنەوە فلانکەزا و ئیشەکانمان خۆشەڕوە جەوەکەمان خۆشە بێ قسەی خۆشمان ئێستا ئەرکەکەش کەمتر بۆ تۆ مام کاکان لەگەڵەوەی کە قسەکانە پێ نەبڕم بەردەوام بیت ئەو کە کارمانە کرد ینی ئەو ستافە گەورەیە نەبوو لە پشکارێکەوە یعنی ئێستا هەموو کەسیشان بۆ دانایی تو ئەو ئەبووە ئەگاو لە جلی خۆ بووە ئەگاو لە ڕاکواری خۆ بووە بۆە کۆمەڵەش خۆ بۆ خۆ بکرای ئێستا پێم وایە هەموو شتەکانە بۆ ئاسانەکەن یعنی تۆی لەسەر تا پەیوەستبوونە بەکاتەوە ئەمە وا لە تۆ کاکە تۆ لە کارێکا زۆر بە باشی ئیش بکەیت وە لەگەڵ ئەوەشە لەگەڵ چواردەورەکەی خۆ چکە زانی کە ئەوان چەند هیلاکە بن ئەگەر تۆ خۆیاتیان لەگەڵ لە گونجێنی هەستەکەی ئەوان بێزارە بن لە کارکردنەکە ئەمە لای ئێوە چۆن بوو لەم درامایە خۆ گونجاندنەکان ئەو خۆ گونجانە زۆرگرێت تۆ ئەگەر ئەو لەحزەی کاچیتە سەر سێت بەنمونە کەسێکە بینی ئیشی ڕووناچێکە ئەو بەیانیە کە ئەچیتە ئەوێ پێی بڵێ هەر ئەمەە پێی بڵێ ماشەڵاو لێ بێمڕۆ چەند قۆز و جوانی یا هەر قسەیەکی جوانی لەگەڵا پێی ماشەڵاو لێ بێ ئیشەکانی چەند جوانە یاخوا لەش لەش ساغ دەستخۆشیێکی دەکەی هەستەکەی ئیتر ئەویش گڕوتینێکی کەی بۆیت یانی ئەگەر بە پێچوانە شۆ ئەو بە ئەکتەرەکە بڵێ یا تۆ بە دەرهێنەرەکە بڵێ هەچ کامێ بێ یانی گونجانێکی جوان ڕۆیە گڕوتینێکی زیاتر ئەیا بۆی بەو کەسەی کە ئیشەکەکە باشە خات و شێبە پێمە بێ ئاماژەتە کرد قسەیەک هەیە گیانەکەم فەرموو زۆر سپاس منیش ئەو دەست پێش خەری کرد منیش ئەتوانم بڵێم کورسات زۆر باشبیری کردوەوە کە ناوەندی زەنەی هەڵبژاردووە بۆی کە لەگەڵمانە بەردەوام بێ یان بۆی بە دراماکانی بەردەوام بێ بەڕاستی بەڕێوەبەر و دەستەی کارگێڕی و هەموو ئەو کەسانی لە گەورەوە تا بچووک لە ناوەندی هونەری زەنێ ئیشەکەن کاراسانیان بۆ ئێمە کردووە لە هەموو ڕێیەوە ڕێزەکەش ئەوە ڕێزێکی زۆر زۆریشیان لە هەموو ئەکتەرەکان ناوە لە کاتی خۆیان هەموو شتێک حازر بووە بەڕاستی جێگەی ئەوان جێگەی شانازین و هیوادار هەموو کاتێک بەردەوام بن بە کاری جوانتر و جوانتر ئێمەش بەیانیش ئاماژەمان پێە بەڕاستی ئێمە دەستخۆشییان لەکەین ستافێکی زۆر جوان و ستافێکی زۆر بەهێزیەکی باشەوە کارەکەن و ئێمەش وەکو کورسات بەڕاستی هەمیشە دەرگامان بۆ کەسانە ئاوڵای بە تایبەتی ئەم درامایی ئێوە ینی زۆر لە زۆر ئاگادارن هەموو کارەکان چۆن بەڕێوە ئەچێ من بە ئەوستافە جوانش کە بەیانیش باسم کە کاک عەبدوو غەفار ینی ئەو بەسەر هەموو بابەتەکانە لەگەڵەوەی کە ستافێکی جوانی داناوە بۆ کارکردن ئەو هەموو ئەکتەرەشی بەسەر کردوێتەوە کە جارێکی تر هەمویان لە درامایەکە کۆکاتەوە من دەستخۆشییان لێکم بێگومانە ئەوە نقطەیەکی زۆر گرنگەکە بەڕێزیان
سەرجەم ئەکتەرەکان بەسەرەکەنەوە ئەوە شتێکی زۆر باشە ڕاستە ینی ئەو ئەکتەری کە دەمێکە دەرنەکەوتووە هەش ئەکتەرێکێکە زۆریش دەرکەوت بێ بە سەریانەکەنیان خەنەوە ئیشەکە و بەردەوامی بۆیان ینی دەستخۆشییان هەل لە ڕابردووشە بۆ نمونە کاکجەزا کاکەمال شیلانخان ینی ڕێزمانێ بوویان کەوان لە داماکانی زۆر بەڕێز سێنسریا بوون کە کاریان کردو ئێمە بینەریان بووین ئەجاری کە هاتوونەتەوە لەگەڵ ئێوە بەرکەوتنیانێ ئەمە بۆ خۆی لە خۆیان کارکردنیکی زۆر گرنگە لە هونەرە زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین ئەم درامە جوانە ببینین و ئەوەنی کە میوانەکانی ئێمە ئەمڕۆ باسییان کرد ئەوە نە بە جوانی و بەڕێک و پێکی دروست کراوە ئەم درامایە کە ئەوە ئەهێنێت تۆ کاتی خۆتی پێ ببەخشیت بە تامەزرۆی و دابنیشی بینەری بیت و بێگومان ئەمەش لە خزمەتی فەرهەنگ و هەروەها خێزانی کوردی ئەبێت. دەستان خۆش بێ. سپاس پیرۆز